ئەوەی تر نزیکە بێتەوە لە 2 مانگ کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لیستی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕەوانەی بەغدا کردو، بەڵام هێشتا لەلایەن بەغداوە موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەنێردراوە. هۆکارەکان و ئەنجام و کاریگەریەکانی لە میوانەکەم دەپرسم. بەڕێز شوان کەلاری ئەنجامی پەرلەمانی عراق لە کەلارەوە لەگەڵم دەبێت. بەڕێز شوان سپاس کە لەگەڵ کوردستان 24 هەر جارە بە بیانوێک عراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرێت. ئەم جۆرە مامەڵەکردنەی عراق لەگەڵ هەرێم چۆن دەبینن؟ بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سوپاس. طبعا ئەمە هەمووی بیان و گرتنە و پێچەوانەی دەستورە، پێچەوانەی قانونی موازنەیە، پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە و هیچ هۆکارێکی ئەوتۆ نییە کە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ یان وەزیری دارایی حکوومەتی فیدراڵ هەرێمی کوردستان بەم شێوەیە بە ئامانج بگرێ و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم شێوەیە بە ئامانج بگرێ. هەموو ئەوانەی باسیەکەن خەلەلی تەکنیکیە، غەڵەت لە قایمە، هەبوونی ئیشکال، زیادبوونی ناو، کەمبوونی ناو، ئەمانە بابەتی زۆر نۆرماڵە لە لیستی موچەی سەرجەم وەزارەتەکانی عێراق مانگانە ئەمانە ڕوئەدا. هەر بۆ نمونە لە مانگی ڕابردوو ئێمە وەک پەرلەمانی کوردستان گەورەترین کێشەمان هەبوو، پەرلەمانتار موچەی لێ بڕا، مەسەلەنی ئێمە 2 ملیۆن دینار موچەمان دابەزی، لە ماوەی 1 ڕۆژە چاکیان کرد و موچەکانیان دا پێمان. مەبەستم ئەوەیە ئەوەی حکوومەتی عێراقیکە، ئەوەی وەزارەتی مالی ئەیکە بەڕاستی پێچەوانی دەستور و یاسایە. باشە کەواتە پێتان وایە نەناردنی موچە لەلایەن بەغداوە بە ئامانجکردنی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە بۆچی بە چه ئامانجێک؟ ئەوان کۆمەڵی ئامانجیانەیە بە شێوەیەکی گشتی نایانەوێ حکوومەتێکی پێشکەوتو سەرکەوتو هەرێمێکی ئاوەدان هەبێ. ئەمە کێشە بۆ ئەوان دروستەکات، چونکە گەندەڵی و بەهەدەردان و تاڵانیەکی لە ڕادەبەدەر لە حکوومەتی فیدراڵ هەیە. ئەگەر هەرێمی کوردستان بەم شێوەیە پێش بکەوێ، بەڕاستی ئەوان تووشی یعنی ڕوبەڕووبوونەوەی شەقامی عراقی ئەبن، ئەیانەوێ بەردەوام بن لەسەر و دزی و تاڵانیە دێن هەرێمی کوردستان بە ئامانجەگرن و هەدەفی سیاسیشی لە پشتە بەڕاستی لە ڕووی سیاسیەوە نایانەوێ حکوومەتی هەرێم بەقووەت بێ و کێشەی بۆ دروستەکەن. و بەداخەوە لەم بابەتە مزایەداتی ئەحزاب و شەخصیاتی سیاسی هەرێمی کوردستانیشی تێکەوتووە، بە تایبەتی ئێمە لە بەردەم پرۆسەی انتیخاباتین. هەروەکو مەسەلە کوردیەکە ئەڵێ نازانم کەسێک ماڵی سوتاوە یەکێکی تر جگەرەی لێداگرسێنێ، فەرمانبەرانی ئێمە بە بۆنەی دواکەوتنی موچە و سزادانیان لەلایەن عێراقەوە ماڵیان سوتاوە و 2 مانگە موچیان وەرنەگرتووە. پێشووتریش لە هەمان کێشەی تەخیر بوونابوون کەچی هەندێک مزایدەچی هەموو هۆکارەکە خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە هەر خۆشیان نەزان ڕاست ناکەن. ئەگەر کێشە لە قایمەیەکەیە مەسەلەن مانگی 6 حکوومەتی فیدراڵ موچەی بۆ ئێمە ناردووە نزیکەی 950 ملیار دیناری ناردووە، باشە 50 ملیار زیادی کردووە. ئەگەر وابێ 50 ملیارەکە ببڕن جارێ خۆ کێشە لە 50 ملیار هەیە، 50 ملیارەکە ببڕن 950 ملیارەکە بنێرن، دوای ئەوەش لەسەر ئەو بابەتانەی تر لەگەڵ حکوومەتی هەرێما بکەونە حیوار و گفتوگۆ. لە کاتێکە هەم وەزارەتی دارایی ڕایگەیاندووە هەمووانی شەزانین ئێمە لە هەرێمی کوردستانەژین. مەسەلەن سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان بایۆمەتریان نەکردووە، ئەمە زۆر تەواوە، یان بە گوێرەی یاسا مەسەلەن فەرمانبەر هەیە لای ئێمە 2 موچە شمولیەکە، مەسەلەن وارسی شەهید موچەی ئەوەی کە فەرمانبەرە وەکو فەرمانبەر شمولیەکە بە گوێرەی یاسا بەرکارەکانی هەرێم موچەی شەهیدانەکەی شمولیەکە. زیندانی سیاسیمان هەیە بەم شێوەیە. یعنی هەموو ئەمانە بەڕاستی هی ئەوەیە لە ماوەی چەند ڕۆژێکە وەزارەتی دارایی عێراق چارەسەریکە، بەڵام نە هەر ئەوان نێتیان باش نییە. تۆ تەماشاکە سەرەتای هەفتەی داهاتوو دوای یەکشەمە ئوتڵەیە دووشەمە دابشکردنی موچەی
فەرمانبەرانی عێراق دەست پێیەکە باشە بەگوێرەی دەستورە بێ فەرمانبەرانی عێراق و هەرێم بەیەکەوە دەست پێ باشن جیاکاریە بۆ ناپرسن لە نێوان یەک فەرمانبەرانی عێراق و هەرێم دەکرێت خۆ فەرمانبەرانی عێراقی هەموو کارتی بایەمەتریان وەرنەگرتووە خۆ وردبینی بەو شێوازە لە لیستی فەرمانبەرانی عێراق ناکرێت بەو گوشارانەی کە لەسەر فەرمانبەرانی هەرێم هەیە. عقلێکی شۆڤێنیش لە بەغدا هەیە ینی ئەوان وەکوتم ناڵین سیاسەتی حکوومەتی فیدرال بەگشتی بەڵام لە ناو حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی تەوژمێک هەیە ئاراستەیەک هەیە ئاراستەیەکی شۆڤێنیە و ئەجیندای دەوروبەر جێبەجێەکە بۆیە بەڕاستی پەنا بنەم جیاکاریانە بەنە بەر کێشە دروستکردن و ئاریشە دروستکردن بۆ حکوومەتی هەرێم غەیری ئەمە شتێکی تر نییە وەکوتم تێکڕایە و کێشانی کە هەیە هی ئەوەیە لە ماوەی یەک ڕۆژە وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال ینی چارەسەری بکە ئێمە هەمومان بینیمان لە کاتی پەسەندکردنی قانونی موازنە 2023 2024 2025 گەورەترین کێشەی ئێمە لەگەڵ پەرلەمانتارانی تێکڕای فراکسیۆنە عەرەبیەکان بە سونە و شیعەوە ئەوە بوو کە ئێمە داوامان نەکرد وەکو فراکسیۆنە کوردستانیەکان موچەی فەرمانبەرانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کەرکووک و خانەقین و مەخمور و ئەو منتیقانە بخرێتە سەر حکوومەتی فیدرال وعدیشیان پێداین بەڵام لە لەحزەکانی کۆتاییە بینیمان هەم بەڕێز محەممەد حەلبوسی پەشیمان بووەوە هەم پەرلەمانتارانی سونە و شیعە پێکەوە پەشیمان بوونەوە گوتیان ئەبێ موچەی فەرمانبەران خۆتان داتان مەزراندون ئەبێ خۆتان ینی موچەیان بدەن ینی حکوومەتی هەرێم موچەیان بدە ئێستا بەگوێرە ئەو نامەیە ڕیسالەیە ئەو راپۆرتەی وەزارەتی دارایی عێراق نادوێتی ئەڵێ یەکێ لە کێشەکانەوەی ئەبێ ئەو موچانە بخەنە موچەی فەرمانبەرانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بخەنە سەر حکوومەتی فیدرال ینی دوو تەماشاکە لە پەرلەمانە فەوزایەکیان بدروست گەیشتە ئاستی پەلاماردانی ئێمە ئەویان قبول نەبوو بەڵام ئێستا بۆ کێشە دروستکردن وەزیری دارایی ئەڵێ ئەبێ موچانە بخرێتە سەر حکوومەتی باشە بەڕێز شوانۆک و پەرلەمانتارانی کورد لە بەغدا هیچ هەوڵێک هەیە بۆ قسەکردن لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق یا وەزیری دارایی یا لیژنەی دارایی بە شێوازێک کە بتوانێن کێشەی چارەسەر بکرێت هەموو مانگێک جارێکی دیکە فەرمانبەران چاوەڕێی بڕیاری بەغدا بەم شێوازە نەکەن؟ بەڵێ بە تەکید هەفتەیدا ینی ئەو هەفتەیە دوای یەکشەمە ئوتڵەیە تەسەورەکەم لە ناوەڕاستی هەفتایان دووشەمە بچینەوە بەغداد هەوڵێک هەیە ئەجیندایەک هەیە وەکو جێگری سەرۆکی پەرلەمانی بەڕێز تۆ شاخەوانە بڵات تەکیدی لێکردەوە کە ئێمە لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ وەزیرەکانمان لە کابینەکە هەروەها پەرلەمانتارانی سەرجەم فراکسیۆنەکان قسەی جددی لەگەڵ حکوومەتی عێراق بکەیت لە نێو پەرلەمان قسەی جددی بکەیت هەڵدەین کۆتایی بەم بابەتە بێرین بەم تێڕوانینە خراپەی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق بێڵین کە بە مەبەست فەرمانبەرانی ئێمەی کردوتە ئامانج و سزایان نەدا. باشە کەواتە ئەگەر ئەم هەوڵانە ئەنجامێکینە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت چی بکات لە کاتێکدا بەردەوام دەرگای دانوستان و گفتوگۆی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کردوەوە بەردەوامیش جەخت لەوە دەکاتەوە کێشە ئێمە زۆر لە کێشەی موچە گەورەترە بۆچی موچە بەردەوام دەبێتە بابەتی ڕۆژ و سەردێڕی هەواڵەکان دەکرێت ئەمە کۆتایی پێبێ چۆن؟ خۆی بەڕاستی ئەکرێ بڵین ئەو پیلانەی لە بەغداوە داڕێژراوە بە تەسەوری من تا ڕادەیەک سەرکەوتووە بوون یەک ئەوان هاتوون ئێمە استحقاقاتی سیاسیمان هەیە کێشەی خاکمان هەیە کێشەی پێشێلکاری دەستورمان هەیە غەدرکردن لە هێزی پێشمەرگەمان هەیە کێشەی شنگارمان هەیە هی کەرکووکمان هەیە هی ناوچە کێشە لە سەرەکانمان هەیە ئەوان هاتوون یعنی مەسەلەی موچەیان کردوتە تۆپی مۆزوعەکە ینی مەسەلەی بوچەیان زەق کردوێتەوە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمیان بە بابەتی موچەوە مەشغوڵ کردووە لەما هەدەفیان پێکاوە تا حەدێک ئەوە یەک ئامانجێکی تریشیان پێکاوە ئەسڵی ئەم پیلانە بۆ ئەوەیە درزێکی گەورە لە نێوان فەرمانبەران و حکوومەتی هەرێما دروست بکەن پیلانێکیان دانیاوە ئەیانەوێ وا خەڵک تێبگێنن کە ئەم خەڵکە فەرمانبەران ڕوبەڕی حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە لە مەیشا بەڕاستی بەداخەوە فەرمانبەرانی ئێمە بە هاوکاری کۆمەڵێ خەڵک کە خەرکی ئیرهابی فکریە کە خەرکی چەواشەکاریە ئەم هەدەفەیان پێک
کردووە بۆیە گەرم بابەتانە هەر چارەسەر نەکرێ بڕ بەڵێ کوردستان هەم زۆر باشە بەڕێز شوان کەلاری ئەنجامی پەرلەمانی عێراق لە کەلارەوە لەگەڵم بووی زۆر سپاس.